باشە هەر زۆر ئێوە ڕسمیاتە لە دنیا بەش پەنجای تر بەشمە خوا دروستکەن لە هەموو لایەکە و گرنگترین مێژوو بۆ ئێمە ئەو مێژوەیە کە ئێمە ئەمڕۆ دروستی دەکەین. هەڵەبجە. ئازار بوو بە نەهامەتی گەلێک، بەڕەفاندنی 5,000 گیان. کارەساتێک کە تیایدا نەک تەنها مرۆڤەکان شەهید بوون، ژینگە و سروشت و جوگرافیای شارەکەش لە گۆڕنرا. لە ئازارەوە بۆ هیوا. دەستگای ڕوانگە لە چوارچێوەی هەستکردن بازاری هەونیشتیمانیان لە هەڵەبجە و لە سەرداواکاری هەڵەبجەیەکان هۆڵی ڕوانگەی کردە دیاری بۆیان تا ببێتە چەترێک بۆ کۆکردنەوەی لاوان و هیوایەک بێت بۆ دووبارە گەشەسەندنەوە و بنیاتنانەوەی شارەکە. پرۆژەکەمان پێک دێت لە چەند بەشێکی سەرەکی، ئەویش هۆڵێکی سەردەمیانەیە کە توانای لە خۆگرتنی 510 کەسی هەیە. پرۆژەکە پێک دێت لە هۆڵێکی ستاندارد کە توانای میوانداری 510 کەسی هەیە، ستەیجێک بۆ شانۆی سەرشەقام و گەلەریەکی فراوان لەگەڵ هۆڵێکی مامناوەند بۆ کۆبوونەوە و ڕاهێنانی جۆرا و جۆر. لە ماوەی بەردەوامبوونی پرۆژەکەمان تا ئێستا بە بەردەوامی زیاتر لە 45 هەلیکار ڕەخساوە بۆ گەنجانی پارێزگای هەڵەبجە. باشە هەر زۆر ئێوە ڕسمیاتە لە دنیا بەش پەنجای تر بەشمە خوا دروستکەن لە هەموو لایەکە و خازوێتە هەروە خۆم مامە بۆ کوێون ئەوە بەرزیان کۆونە خۆشیان کرد و ماشەڵە دەستیان خۆشە یاخوا. هیوادارین ئەم خەڵاتە ئەمساڵ لە پایتەختی هەرێم واتە لە شاری هەولێر پێشکەشەکرێ، ساڵێکی کە لە شاری هەڵەبجەی 5,000 شەهید پێشکەشکرێت. دەستگای ڕوانگە لە پێناو هەڵەبجە و لاوانیدا هەوڵ دەدات کە ڕێوڕسمی کۆتایی پرۆژەی خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2024 لە هۆڵی ڕوانگە و لە هەڵەبجە ئەنجام بدات.